وەک نەریتێک دەستگای میدیایی کورتسات هەمیشە هەوڵ ئەدات کە هونەرمەندان بەسەر بکاتەوە. ئەمڕۆ تیمی هونەری دەستگای میدیایی کورتسات سەردانی شاری هەولێریان کرد و جوان لە هونەرمەندە دیارەکانیان بەسەر کردەوە کە ئەوانش هونەرمەند زار عەبدوڵڵا و هونەرمەند ئیبراهیم حەکیم بوو کە لە نزیکەوە سەردانی ئەو هونەرمەندیان کرد و لە دۆخی تەندروستیان پرسین. ئەمڕۆ ڕۆژی سێشەم تیمێکی دەستگای میدیایی کورتسات سەردانی هەولێریان کرد بە مەبەستی لە نزیکەوە ئاگادار بوون لە دۆخی تەندروستی هونەرمەند زار عەبدوڵڵا و هونەرمەند ئیبراهیم حەکیمیان. لە ماوەی ڕابردوودا نەشتەرگەری ئەنجامدا بوو. لە سەردانەکەدا تیمی کورتسات پاڵپشتی تەواوی دەستگاکەیان بۆ ئەو دوو هونەرمەندا دووپات کردە و لای خۆشیەوە ئیبراهیم حەکیم ستایشی هەوڵەکانی کورتساتی کرد لە بەرەو پێشبردننی هونەری کوردیدا. زۆر زۆر سپاستان دەکەم، زۆر بەخێر بێن ئەو میوانە جوانانەی لە شاری سلەیمانیەوە لە دەستگای میدیای کورتساتەوە هاتوون گەورەتان کردم. ئینشاءڵڵا هەروە سەرکەوتوو دەبن، هەروە جوان دەبن. ئەمن بە هەوادارانیشم بە خۆشەویستانیشم دەڵێم ئینشاءڵڵا سەحەتم باش دەبێ، بەرەو باشی دەڕۆم. لەو ڕۆژانە دکتۆری خۆم دەبینم، نەشتەرگەریشم بۆ دەکاتن. چاوم لەوەیە نظام لۆ بکەن، دوعای خێرم بۆ بکەن. ئینشاءڵڵا لەو هەورازەش سەر دەکەوم بە سەلامەتی. تەجربەی ترمان دیتووە سەرکەوتووم ئینشاءڵڵا و جارش بە هیممەتی دکتۆرەکانم، بە هیممەتی ئەو برادەرانەی کە لە نەخۆشخانەی ڕزگاری نەبەڕاستی قسووریان نەکردیە ئینشاءڵڵا و جارش سەرکەوتوو دەبم. و زۆر زۆر سوپاس بۆ دەستگای میدیای کورتسات کە ئەو دەست پێشکاری جوانی کرد. هەر ئەشتە جوانانش لە دەستگای میدیای کورتسات دەوەشێتەوە. زۆر زۆر سوپاستان دەکەم، بەخێر بێن سەر و سەرچاو. من هەمووی لە ویەکەوە عەبدولغەفار توانیتی کاک ئەوە نەخۆشە. من زۆر سوپاسی کورتساتەکەم کە هەوڕۆ ئەمنی بەسەر کردیتەوە کە لە نەخۆشی و لە ژیانی من پرسی. ئەمن طبعاً ڕێزی تایبەتیم لۆ هەموو گروپەکەی کورتسات هەیە و دۆستایەتیەکی قەدیمیشم هەر دەگەریان هەیە، دەگەر کاک زاهیر عەبدوڵڵا و برادەران کە هەموو جارێ ئاهاتین چتمان لۆ کردن لۆ تەلەڤیزیۆنیوان. یعنی بەڕاستی کورتسات یەک لەو تەلەڤیزیۆنانەیە کە ئەمە یعنی توانیتی هونەری کوردی بەرەو پێش ببا لەگەر شان بەشانی تەلەڤیزیۆنی کوردستانی خۆمانی هەولێرێ توانیتین وەک براو وەک خۆشەویست. ئەمی زۆر سوپاسیانەکەم کە هاتن ئەمنیان بەسەر کردەوە و ئەوەش لە گەورەی خۆیتیان و لە جوامێری خۆیتیان و کە هونەرمەندان بەسەر بکەنەوە. ئەمەش لە خزمەتی کورتساتین و یاڕەبی بەخێر بێتن سەر هەردوو چاوم کورتسات. ئەمن ئێستا الحەمدوللا وەزعی سەحیم ڕێک بەرەو باشتر ئەچیتن. هەرچەندە من عەمەلیات کراوم لە ئیرانێ، بەرام ئێستا وەزعیم سەحی مستەقڕە و زۆر سوپاسی کورتساتیشەکەم کە ئەمنی بەسەر کردەوە و ئەمن یاخۆ بەخێر بێن سەر هەردوو چاوم. لەبەرەوە ئێوە مڵکی میلەتێکن، هیوادارین هەموو کاتان باش بن.